اللي بمناڵە عزیزەکان چۆنن باشن؟ ئەی ئەخوا هەمووتان باش بن من ئەمڕۆ زۆر دڵخۆشم ئەزانن بۆچی؟ لەبەرەوەی یەکەم جارە ئێمە گوندێکی جیاوازی کوردستان ئەدی پێم بڵێن ئێرە کوێیە؟ ئافەرین ئەدی پێم بڵێن تۆبزاوە سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چۆپڵێک قای بۆ خۆتان مناڵەکان ئێوە منە ناسن ناوم چییە؟ زییا ئافەرین منتان لەکوێ بینیوە؟ ئافەرین من ئەچم سەردانی هەموو مناڵانی کوردستانەکەم بەبێ جیاوازی سەردانی هەموو گوندەکانەکەم سەردانی قوتابخانەکانەکەم ئەمەوێ زۆرترین مناڵی کورد بناسم ئەدی ئامادەن یەکێک بێمە لاتان وەنێ قسەتان لەگەڵا بکەم زۆر باشە پروشە جوانی باشی ئەو تۆ لە چەندی پروشە سێ ئەی ئافەرین هەر بشی پروشە تۆ گوندەکەی خۆتان نەخۆشەوێ باشە حەزێکی گوندەکەی خۆتان بەجێ بێڵی تو بچیتە شاردانیشی نەخێر ئافەرین ئەبێ ئێمە شوێنەکەی خۆمان خۆش بوێ ئەبێ گوندەکەی خۆمان خۆش بوێ نابێ هیچ کاتێ زێدی خۆمان لەبیرکەین وایە؟ باشە پێم بڵێ پروشە تۆ هاوڕێو هەیە لە قوتابخانە؟ چەند هاوڕێوەیە؟ هەمویان هاوڕێن هەمویان هاوڕێتن؟ ئەی لەگەڵ کیاچی بۆ قوتابخانە؟ هاوڕەکانم لەگەڵ کێوکیە؟ دایک و باوکمان ئافەرین کەواتە ئەگەر ڕۆشتی بۆ قوتابخانە ئەبێ ئێمە ئاگامان لە خۆمان بێ لەبەرەوەی ئێمە بەسەر شۆسە و شەقامان ئەڕۆین وایە؟ هەر بشی یەک چۆپڵێک قای بۆ پروشە ڕەنووس جوانی باشی ئافەرین ڕەنووسیان ڕەنووس ئەو تۆ لە پۆلی چەندی؟ لە پۆلی یەک هەر بشی ئەی باشە پار لە پۆلی چەند بووی؟ لە ڕەوزە بووی؟ ئافەرین هەر بشی کەواتە ئەبێ لە باخچە گۆرانی باش فێر بووبی وایە؟ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ سمۆرێ گاڕێمە لەناو پۆلیدا پێمە زۆریا و بچووکە خەنجی لەو ئێسک سووکە پێمان دەڵێن وریا بن لە دەرسا زۆر ئازابن هەر جارێ و بە بابەتێ جان فێرمان دەکا بە پیتێ بەراشە چەند بچووکە هێندە کارە و چاپووکە هەر بشی یەک چۆپڵێک قای بۆ ڕەنووس بارانجان چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ هەر بشی بارانجان تۆ لە پۆلی چەندی؟ لە پۆلی یەک باشە تۆش پار لە باخچە بووی وەکو ڕەنووس؟ نەچوویتەتە باخچە؟ بۆ؟ ماڵتان دوورە لە باخچەکەوە؟ ئۆ بەداخەوە باشە پێم بڵێ باران تۆ ڕەنووس لێک پۆلان؟ ئەی شەڕەکەن بەیەکەوە؟ بۆ؟ شتێکی خراپە شەڕ ئافەرین کارێکی خراپە ئەگەر بێت و مناڵان بەیەکەوە شەڕ بکەن وایە؟ هەر بژی یەک چۆپڵێک قای بۆ باران شاجوان چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ هەر بژی شاجوانجان شاجوان ئەی تۆ لە پۆلی چەندی؟ لە پۆلیسیەم هەر بژی ئافەرین شاجوان ئەدی پێم بڵێ بزانم گوندەکەی ئێوە کشت و کاڵ ئەکەن یان نا؟ کشت و کاڵ ناکەن؟ بۆ؟
لەبەرەوەی هەستەکەم ناوچەکەتان کەمێ سەختە و دەشتاییتان کەمە وایە؟ بەڵێ ڕاستەکەی ئێرە ناوچەیەکی شاخاوی زۆر خۆشە بەڕاستی دیمەنێکی دڵڕپێن و جوانیە وایە؟ بەڵێ ئەی باشە ئاژەڵداریەکەن؟ بەڵێ ئاژەڵ چی بەخێوەکەن؟ قەل و قاز و مراوی و هەموو شتێک. ئەی مانگا و ئەو شتانە؟ بەڵێ مانگا و مەڕوشتیشتان هەیە؟ بەڵێ باشە کارێکی باشە خەڵکی گوندەکان مەڕووماڵات بەخێوکەن یان نا؟ بەڵێ بۆچی باشە؟ چونکە شیر و هینی شتی لێ دروست دەکەن. ئافرین شیری هەیە ماسی هەیە هێلکەمان هەیە ئەو شتانە هەمووی ئەتوانین لە ڕێگەیەوانەوە داهاتێکی باش پێیا بکەین وایە؟ بەڵێ هەر بشی یەک چەپڵێکای بۆ شادوانجا مەیلی بەڵێ چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ ئەی تۆ چۆنی؟ هەر بشی مەیلی گیان مەیلی تۆ لە پۆلی چەنی؟ دوو. هەر بژی ئافرین مەیلی بەڵێ مناڵ بۆ ئەوەی لەوانەکان یا سەرکەوتوو بێ لە پۆلێکەوە بە نمرەیەکی بەرزە و بچێتە پۆلێکی تر ئەبێ چی بکە؟ ئەبێ زیرەک بێ. ئەبێ زیرەک بێ بۆ ئەوەی زیرەک بێ بێ چی بکە؟ دەچێت چێ بۆ پۆلەکانی ئەبێ سعیەکانی بەباشی بکە وایە؟ بەڵێ باشە ئەبێ ئێمە هەر یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکەین و ئیتر دەرسەکانمان فەرامۆشکەین؟ نە ئافرین باشە تۆ یاری بە تابلێت و مۆبایل و شت زۆرەکەی؟ نە ئافرین کەواتە مناڵی عاقڵ هەرگیز نابێ یاری بەو شتانەکە لەبەرەوەی زیان بە چاومان نەگەێنێ زیان بە مێشکمان نەگەێنێ وایە؟ بەڵێ هەر بشی یەک چەپڵێک قای بۆ مەیلی ڕەنج بەڵێ چۆنی؟ وەڵا باش باشی ڕەنجە گیان بەڵێ ڕەنجە بەڵێ پێم بڵێ ناوچەکەی ئێوە لە وەرزی زستانە ساردەیان گەرمە؟ ساردە ساردە باشە پێم بڵێ ئەبێ خەڵکی گوندەکان لە وەرزی زستانە دار ببرنەوە بۆ خۆگەرمکردنەوە؟ نەخێر بۆ؟ چونکە ژینگەکەمە ئەوە خراپ دەکە ئافری فیزەکەمان ناخۆشە بێ باشە ئەگەر دار نەمێنێ ئێمە ئەتوانین بە ئاسانی هەناسە بین؟ نەخێر بۆ؟ چونکە هەناسەمان ئەوە پیس دەکە. ئافرین هەوا پیسە بێ ژینگەکەمان ناخۆشە بێ سەوزایی نامێنێ وایە؟ بەڵێ هەر بشی یەک چەپڵێکای بۆ کاکەڕەن زەمەن بەڵێ چۆنی؟ وەڵا باش باشی؟ هەر بشی زەمەنجان زەمەن بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی؟ لە دوو لە پۆلی دوو؟ بەڵێ ئافرین هەر بشی ئەبێ بەردەوام لەوانەکاتە هەوڵ بەی تێبکۆشی ئەبێ گوێی مامۆساکانە بکەی ئەبێ گوێڕاڵی دایە و بابەبی باشە؟ بەڵێ زەمەن بەڵێ ئادی سێرێکی کامێرەکەکە بڵێ زیتەڵە بەخێر بێی بۆ تۆ بزاوە زیتا بەخێری بۆ تۆ بزەوە. زۆر سپاس یەک چەپڵێکای بۆ زەمەن یارە چۆنی؟ باش دەنگ و باسە چۆنە؟ باش هەر بژی یاراگیان یارە تۆ لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو؟ بەڵێ ئافرین یارە بەڵێ باشە تۆ لەگەڵ پاک و خاوێنیە چۆنی؟ باش باشی؟ بەڵێ باش یارە بەڵێ ئەگەر بینی و مناڵێ لە پۆلا شتێگە خوا پسکی تێ شتێگە خوا زەرفەکەی پڕایەتە سەر زەوی تۆ چی پێڵێ؟ داغ ماڵی گرەوە بۆ؟ چکە ژینگەکەمە پیس دەبێت. ئافرین لەبەر ئەوەی ژینگەکەمان پیسە بێ سروشتەکەمان ناشرین نەبێ پۆلەکەمان پیسە بێ وایە؟ پێویستە ئێمە هەمومان هاوکاری مامۆساکان بین هاوکاری ئەو بەڕێزانە بین کە قوتابخانەمان بۆ پاکەکەنەوە نابێت بیاڵی پیس بێتەوە وایە؟ هەر بشی یەک چەپڵێکای بۆ یارە فانس بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باش هەر بشی فانسیان فانس بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلیسێم لە پۆلی سێ؟ بەڵێ هەر بژی ئافرین فانس بەڵێ باشە ئێرە ئاژەڵی کێوی لێیە؟ بەڵێ وەکو چی؟ وەکو ڕێوی و سەگوانە. کێوی لێیە؟ بەڵێ پێم بڵێ ئەبێ ئێمە بچین ڕاوی ڕێوی و کۆتر و سوێسکە و ئەو شتانە بکەین؟ نەخێر بۆ؟ سکا ژینگەکەمان ناشری نەبێ. ئەفەری سروشتەکەمان ناشرینە بێ تەوازنی زەوی بەوە تێگەچێت کە ئاژەڵەکان نەمێنێن وایە؟ بەڵێ کەواتە کارێکی هەڵەیە یان ڕاستە ئەگەر ئێمە ڕاو بکەین؟ هەڵەیە کارێکی هەڵەیە ئەفەری یەک چەپڵێکای بۆ فانس ئاریاس بەڵێ چۆنی؟
باشی دەنگ و باست چۆنە؟ وەڵا باش هەر بشی ئاریاسگیان تۆ لە پۆلی چەندی؟ دوو لە پۆلی دوو ئافرین ئاریاس بەڵێ باشە گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەندی تایە؟ نۆ تا پۆلی نۆ؟ بەڵێ باشە لە قوتابخانەکەتان هەر مناڵی گوندەکەی خۆتانی تایە یان گوندەکانی تریشیە؟ گوندەکانی تریش دێن وەکو کێوکێوە وەکو جووبڵاخ و ڕکاوا و دوکانی خوارش دێن ئافرین باشە ئەبێ ئێمە شەرکەین لەگەڵ مناڵانی گوندەکانی ترا بڵێن ئەمە گوندی خۆمانە قوتابخانەی خۆمانە نابێ ئێوە بێن نەخێر بۆ نابێ شەڕیان لەگەڵ بکەیت لەبەرەوەی قوتابخانەیە هەمومانە ئێمە هەمومان خەڵکی کوردستانین هەمومان بەیەکەوە وا جوانە هەمومان بەیەکەوە بخوێنین وایە؟ بەڵێ ئافرین هەر بشی یەک چەپڵێکای بواریانگیان دێنێ؟ بەڵێ چۆنی؟ باش ئەحواڵە چۆنە؟ وەڵا باشە هەر بشی دێنێ گیان دێنێ؟ بەڵێ تۆ لە پۆلی چەندی؟ دوو لە پۆلی دوو؟ بەڵێ ئافرین دێنێ؟ بەڵێ ئەدی تۆ چیمان پێشکەشەکەی؟ گۆرانی بەڵێ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ ساڵی نوێمان پیرۆز بێ دەرچی پۆلی یەکەم وا لە پۆلی دوو هەموو یاخوا پیرۆز بێ لێمە خوێندنی ساڵی نوێمان من قوتابێکی وریا گوێڕاهێڵی مامۆستام قوتابخانە خۆش دەوێت چونکە دڵ تێدەسرێت هەر بژی قوتابخانە کەمەڵبەندی ژیانە بژی مامۆستاکانم هاوڕێزیرەکەکانەوە هەر بژی تێچەپڵەکانی بۆ لەبەر دەست خۆش دڵنیە؟ بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باشم باشی؟ دڵنیا تۆ لە پۆلی چەندی؟ دوو لە پۆلی دوو؟ بەڵێ ئافرین دڵنیا؟ بەڵێ ئێمە کاتێک کە دەستمان شۆر لە قوتابخانە لە دەشۆرەکە دەستمان شۆر ئەبێ بەلوعەکە هەر ئاوا بەجێ بێڵین و نەیگرینەوە؟ نەخێر بۆ؟ بۆچی؟ ئاو بەفیڕۆیە ئاو بەفیڕۆ ئافرین لەبەرەوەی ئاو بەفیڕۆیە ئاو بەفیڕۆیان کارێکی ڕاستەیان نەڵەیە؟ کارێکی هەڵەیە وایە؟ بەڵێ هەر بشی یەک چەپڵێک قایم بۆ دڵنیا لارە بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ باشم هەر بشی لارەگیان لارە تۆ لە پۆلی چەندی؟ دوو لە پۆلی دوو؟ ئافرین هەر بشی لارە بەڵێ ماڵەکەتان زۆر دوورە لە قوتابخانەوە؟ نەخێر ئەی لەم بەری قوتابخانەکەنیان لەو بەر قوتابخانەکەن لەو بەر لەو بەرن؟ بەڵێ زۆر باشە باشە ئەو مناڵانەی کە بە ماڵیان لە بەری قوتابخانەکەیە ئەکرێ بەسەر شەقامەکەیە هێواش هێواش بڕۆن گوێنەیەن بە سەیارە؟ نەخێر بۆ؟ چونکە لەبەرەوەی کارێکی هەڵەیە کارێکی هەڵەیە ڕەنگە ئۆتۆمبیل بێت و لیان بە ئەبێ ئێمە بە وریاییەوە بڕۆی بەسەر شەقامەکانە وایە؟ بەڵێ زۆر باشە یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر خەڵات بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ ئایتە هەر بژی خەڵاتیان خەڵات بەڵێ تۆ لە پۆلی چەندی؟ دوو لە پۆلی دووی؟ بەڵێ ئافرین خەڵات بەڵێ ئەدی بزایی چی پێت بوو لە قوتابخانە وەراوی قوتابخانە ئازانی؟ بەڵێ ئەدی وەراوەیەکم بۆ بڵێ سوۆرەیە کاوڕێبە لەناو پۆلیشدا پێمە زۆر وریایە و بچووکە خەجی لەو ئێسکسوکە پێمە دەڵێ وریا بێ لە دەرسا زۆر ئازاون هەرجارە و بە بابەتێک جا فێرمان دەکا پیتێک بەلاشە چۆ بچووکە هێدە چارە چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێجار خۆشمان دەوێ وەک چاومان هەر بژی یەکە بەرکانی بۆ لێبەر کاکە ڕەنج چۆنی؟ باش ئەحواڵە چۆنە؟ باش هەر بژی کاکە ڕەنج تۆ لە پۆلی چەندی؟ لە پۆلی سێ لە پۆلی سێ؟ بەڵێ ئافرین هەر بژی کاکە ڕەنج بەڵێ تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی؟ بەڵێ چیان لەگەڵاکەی؟ ئیش باشە کاتێکە لە قوتابخانەیەیتەوە پۆشاکەکانی خۆ چی لێکەی؟ چاکانە ئەی باشە ئەبێ مناڵ یەکسەر گۆرەویەکانی فڕەیە لە شوێنەیە کتێبەکانی لە شوێنێ فڕەیە پۆشاکەکانی لە شوێنێ فڕەیە ئەبێشتی وە؟ نەخێر بۆ؟
چونکەوە کارێکی هەڵێ کارێکی هەڵێ ئێمە بێ شتەکانی خۆمان خۆش بوێ شتەکانمان بە جوانی هەڵی گرین نابێ ماڵ پەرش و بڵاوکەینەوە بۆ دایک و باوکو خێزانەکەمان وایە؟ باڵێ ئافەری کەواتە تو هاوکاری خێزانەکەوەکەی باڵێ یەک چەمڕێک قایم بۆ ڕەن دیلان چۆنی باشی دیلان جان تۆ لە پۆلی چەندی لە پۆلی سێ هەر بژی ئەزانی زۆر بەتان لە پۆلی سێ بوون وایە ئافەرین باشە تۆ تا ئێستا چی بۆ سەیران لەگەڵ قوتابیەکانە لەگەڵ کەس و کارتە باشە ئەو شتانەی کە لێمان زیابێ وەکو قاپ و قاچاقی سەفەری توێکڵەشوتی ئەو شتانە ئەبێ ئێمە لەسەر زەویەکە پڕیان بین ئەیە بێت چیان لێ بکەین بکێرا سڵی خۆڵ بۆچی بۆ ژینگەکەمان پیس نەبێ هەر بشی لەبەرەوەی ژینگەکەمان پیس نەبێ وایە هەر بشی کاکە دیلان یەک چەمڕێکانی بۆ لێبەر نەواز چۆنی دەنگ و باسە چۆنە هەر بژی نەوازیان نەواز تۆ خوشک و براو هەیە لە خۆ بچووکتر هەتا لە مەکتەب بنەوانیش نەخێر ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلی سێم لە پۆلی سێ ئەی باشە دراو سێ شتێ هەیە لە خۆ بچووکتر بەیەکەوە بچەم بۆ قوتابخانە لە ڕێگا ئاگا و لیانە بێ بۆچی ئاگا و لیانە بێ لەبەرەوەی دەبێ ئاگامان لێ بێ چونکە ئەگەر ئاگات لێ نەبێ ئەوە یعنی هاوڕێکت باش نییە ئافرین ئەگەر ئەگەڵ لە هاوڕێکانە نەبێت کەواتە هاوڕێتیتان باش نییە دواتر مناڵی بچووکتر لە خۆتان بەقەدەر گەورەکان وریانین ئەبێ ئێمە ڕێنماییان بینێ تاوەکو تووشی ئەوە نەبن چنە سەر شەقامەکە و ئۆتۆمبیلێ لیان با یان ڕەنگە بکەون ڕەنگە بخزێن وایە هەر بژی نەوازیان یەک چەمرەکان بۆ نەواز ئەلەن چۆنی باشی ئەلەن جان تۆ لە پۆلی چەندی یەک ئافەری ئەدی ئەلەن زانم گۆرانی ئەزانی نازانی یەک چەپڕی خایم بۆ زیتەڵە لێی هەر بژی دەست خۆش ڕێبین چۆنی باشی هەر بژی ڕێبین جان لە پۆلی چەندی ئافەری ڕێبین لە وەرزی هاوینە ئەو کەمە بێتەوە وایە دەشت و دەروشکە بێ کانیەکان کەمە بێتەوە ڕاستە ئاژەڵەکانی وەکو سەگ و پشیلە تینویان دەبێ یان نا تینویان دەبێت باشە تۆ بۆ هەوڵنایی لە گەڕەکەکەی خۆتان لە بەردەرگای خۆتان ڕۆژی سەدڵێ ئاودانی بۆ ئەوەی ئەگەر سەگ و پشیلە هاتن لێ بخۆنەوە باشە بەڵێن بێ هەر بشی یەک چەمڕێک قای بۆ ڕێبی هێڤی چۆنی باشی هێڤی لە پۆلی چەندی یەک ئەفەرین هێڤی جان هێڤی منە خۆشەوێ چەندێ زۆریان کەم زۆر منیش زۆر تۆ خۆشەوێ کەواتە بێ شتێکم پێشکەشکەی دێ چی پێشکەشەکەی گۆرانی دێ سمۆرێ کاڕێمە لە ناپۆلیشتا پێمە ساویای بچووکە خەنجیلێ سووکە پێمان دەڵەوی دێبێت لە دەستا زۆڵ هەم جارە بابدە جا فێمانەکە پیتە بەلاشن چە بچووکە هەکە دارە چا بکە سپاس بۆ تۆ هاژە خۆشمان دەوێت چاوەت ئافەرین یەک چەمڕێک قایمی بۆ لێبەر مناڵەکان پێتا خۆش بواتمە گوندەکەتان بەرنامەکەتان بەلاوە خۆش بوو منیش زۆر دڵخۆشم لەبەرەوەی ئێوەم لە نزیکەوە بینی ژمارەیە هاوڕێترم بۆ زیاد بوو قسەکاتان زۆر خۆش بوو زانیاریتان لەسەر گوندەکە زۆر باشیا پێم من لێرە کۆتاییم بە بەرنامەکە مێنا هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ